تماشاوان برز لسروی مجارجی ما مستا عبدالباسط حمو اندام پولیتبوریا پارتیا دموکرات کردستان سوریا میوانی من ما مستا عبدالباسط دم باش سپاس جبو بشدرباناته کار 8 سالان جروجا کو پارتیا دموکرات کردستان سوریا 4 پارتی بونه یک پارتی سال 2014 حتی روجا وک ایرو هون چاوا کار پارتیا خوا دنرخینن سلام که شیخول شبویتا و آرک تیوی دپیشی ده سلام ورش بو جناب سروک مسعود برزانی دیوان سروکاتیه گو براسی بن سرپرشتی جناب وی اف پارتی دموکراتی کردستان سوریا لپایتخت کردستان هولیری حتی داخستن 13 و 14 و 5 ماه 14 همان دمیده جی سلام بو کمو کادرو پارتی و سرکردایتی اما و حوال برنده و دوست و حوال پارتی اما و سلاوش بو شهید کرد و کردستان و روانی و بجنا خود طویلن سلاوش بوی همو برخودان و خباتکار حوال ما دوست ما انجمانا کردی ده حبس و زندان ظلم و زوریه ده براستی ایرو روزه که دمکه محکت بیروزش بونی پارتی دموکراتی کردستان گوده دیروکا گلی کرده دو کردستان سوریای یکم پارتی بوی آوایی 4 پارتی و 5 پارتی 6 پارتی دبن یک جبونی خبات و دوزا گلی کرد گوده همان دمیده جی گلک جارا سال 57 حتی نه تم پارتی ریخصنی کرده پارچه دبون لید قناغه که گلکی گرنگ دهات یکیتیا پارتی دموکراتی کردستان سوریا قال لك تحديات وقال لك زور دستي وقال لك زورداري هبون د قناغه قال لك جرنگ د پارتی دموکراتی کردستان سوریا هات تا مزراندن و دزانجي قناغه سوري پشتي شورش سوري د هزاري ازدها کتا قناغه قال لك زحمت و دجوار دا قو ديوان قو سوريا بو ميدانا خبات و اجنده و شر حريمي و ناف دولتي و تايبت قال لك تحديات و زحمتي هات بيشا بارتي اما لتشتهري جرنگ پارتی دموکراتی کردستان وقت پروژه نتوی وقت ربازا برزانی نمر خبات کردستان سوریا دا کاری بو بپارزه و یک ریزیا خو بپارزه تولو باز احمدی و باز وضستی هاتن و هر وها سری نطواند و نهتا بو آرمان جند جمعه کردات خواستن به تجربه یکی ریزیا کردی نهیلن بگه آرمان جا خالی 8 سالا تولو زحمتیا کاری بو برخو بته دگل لك استیناف دولتی و رخصتنی و واکاندنی دا ما فی گلی کرد دو زاگل کرد سرماسا دولی دا گل کرد کی گرن پیستیا بله باشه ما مستا عبدالباسط پرسک مهیا لسر دو بشانه ام خوازن د چارچوبه 8 سالان ده بزارمن که آستانگی و ریگرین کول هاتنه پیشیا پارتیا و چنه هر وها دستکفتین کو بدست خو خستنه چنه دست بی که ده که آستانگین کو د چارچوبه 8 سالان ده و تیره درباز بونه هاتنه پیشیا و چه بون؟ آستانگ هر یکمین بو شر داعش کردستان سوریا و کردستان عراق و تایبت سوریا و عراق گشتی گرودا و قال لك زحمتي چه بو یاد دو ملت ما پنابر بو کوچبر بو قال لك دنیای بلا بو چل حمود اوروبا الكردستان التركي یاسسیا دجوارتیا خباتا حککی و منظومه قاندیلی گو نخست پروژه نتوی یا انا کسی یا پارتی دموکراتی کردستان دانی بو برچاوی خوا قال لك زحمتيا بخي بيشياويلا زحمتيا دي ترجي او تواصل جوين دائمي يقولوا حمو كوميتانا غاندي يقول هاورونين بهر مهر دمه براسينا كي زحمتيا جغرافي دربوني هابون لتولولوجي تواصل ودانوستاندن وهر كسك الميدان خبات ذكر انا قال لك زحمتي هابون ودزانجي شر سوريا بو شركي قال لك ند اصلي وقت سالن بينجي حتى صالي 2010 هذا روشا سوريا يبو قناغ ديتر يعني تحديات المصدر قابل المصدر ليه دسكفتين بارتي دموكراتي كردستان سوريا يكم دسكفت قريبو في كيتيه بباريزي في هيفيه وفي ارمان جي وفي امانته بباريزي وقت بارتي دموكراتي كردستان سوريا بو برمايه بارتي دموكراتي كردستان سوريا بينجو حفتايا قريبو بباريز تولو زحمتين ريخستني دوربوني وبلاوغني یاد دو د اصل سیاسی د جکاری بو بوصله خویا سیاسی باش بپارێزێ وندانە بێتەلو زەحمەتیان هاتن پێشی و فشارێن بوون چ د ئاستێن ئۆپۆزیسیۆنە دەرۆڵا خۆلیس چ د ئاستێن ئەنجومانە کوردی
کاری بوو بپارێزێ و کاری بوو وێ سیوانێ بە پێش بە بخی کاری بوو گۆری وانە ئەو عێریشێن خستن و ئەنجومەنا کوردی ئستهدال بکن ئادووە ئەو یەک ڕێزیە مالا کوردی دخست دائیمان بەربچاو بستێنێ و بپارێزێ کاری بوو خۆشبەر نەدێ ئاریک و یەکژ ئارمانجی استراتیجیک بوون بۆیە و ئاساسیاژی ئاستێن ناودەوڵەتی دە دۆزاگەلێ کوردن هەموو دنیاە دە ئاستێن ئاشتیانە و سیاسی دە کاری بوو ئەنجومەنا کوردی و تایبەت یعنی پارتی دموکراتی کوردستان سووریا لە هەموو جەها هەبێ و کاری بێ دۆزا کوردی دۆزەکە ئاشتیانە و ڕەوایە و مافێگەلێ کورد دۆست و هەوارێوێ پڕکردن لەسەر ئاستا ناودەوڵەتی ئەم دەخوازن تو باش باخوی مامۆستا عەبدولباسط لەسەر ئاستا ناودەوڵەتی ڕۆڵە پەدەکەسێ چ دریا ئەنە کەسێرە بە چ بخوا بە لەسەر ئاستا ناودەوڵەتی چاوە کاری بوو ئێش و ئازارên gelê Kurd bigihîne li ser masê navdewletî û jiwan re veguhêze. راستی یعنی دماغ بۆ مرۆلێ مێزن دەستپێکا شۆڕەشە سووری ئەنجومەنا کوردی داخوازیە مەلەتێ کورد و دڕێ پێشیاوی هەبوو یەک ژەیە تێر کێلەکە ڕێژیمێ بێ یاژی تێر کێملەکە ئازادی و ئاشاتیە بێ گۆگەلێ سووریا تەوای ڕابوو ملەتێ کورد تم و تم دموکراتی و هەرتنێت خواست کاری بوو پارتی دموکراتی کوردستان سووریا و ئەنجومەنا کوردی کاری بوو ڕۆڵا خۆپلیزێک بۆ بوسڵا خۆیان سیاسی ڕێکدیتنا خۆیان سیاسی نوڕێە ڕاست و درست کو دەرێ بهتر دۆست و هەوالێتە شریکێتە عرب ئۆپۆزیسیۆن بوو ڕۆڵا خۆتێ دەلەی سوکاری بوو گەلک دەستکەفتێن وەکە دۆکۆمنتێن بۆ گەلێ کورد دەست خستی حتا نادوارێ دەولیدا چ ئاستێن کۆمیتا دانووسانێ بەیانە ڕیادا ددۆ گەلکی تشتێکی دەستکەفتێکی دۆکۆمنتارە یا دواژیت کۆمیتا دەستوری دە ڕۆڵاوێ هەیە د ئۆپۆزیسیۆنێ ڕۆڵاوێ هەیە د ئاستا ناودەوڵەتی دەر هەموو وڵاتێن ئەمریکا ئەوروپا یانژی رووسیا یانی هەموو تشتێک بۆ ئیرۆ دبینن وەک ئەنجومەنا کوردی و تایبەت یانی وەک ڕۆڵا پارتی دموکراتی کوردستان ژوێ ئەساسیە کاری بوون وەک گوتی نونەرتیە گەلێ کوردی ڕەوا بکەل گەلک داها یعنی کاری بوون دۆستانیە دەست بخێ گەلەکی ئیرۆ د ئاستا سووریدا د ئاستا ناودەوڵیتە ئینە ئەنجومەنا کوردی و پارتی دموکراتی کوردستان ئەدرێسێن هەری خۆیایی نەژبوونی ئاشتی و دموکراتی ji بۆی دۆزاگەلێ کوردی ڕەوا بەێ باشە مامۆستا عەبدولباسط ئەگەرم بەحسا کۆنگەر بکەن سەدەمێن نەل دەرخستنا کۆنگراوە چنە گەلۆ چما حتەنها کۆنگراوە نەهاتیە دەرخستنم کارن سەدەمان بزانمە چییە طبعا هەوڵدان بۆ کۆنگەر بوونە ینی بڕیاری جوڵاتە لەجنا مەرکەزیدا لێ هەر جارێکێ وەکە بریار و دیتن دانی بەرچاوی خێلێ گەلک تەحەدیات و زەحمەتین هاتدانی یعنی یەک جوا زەحمەتیە و کۆمیتا ناوەندی ملەتێ ما و گەلێ ما کۆچبەر و پەنابەر بوو سەر خاکە خۆل هەموو دەریایە ینی چل و گەلک وڵاتەوە ئەو زەحمەتیان وەک پارتیەکە دموکراتی کوردستانی سووریای فەراح و ئەنجومانەوێ و نونەرتیاوێ گەلەکە نەورە بە هەسانی کاربن یعنی جهەکی دوێ فەراح و ئارمانج و زەمینێک خۆش ژێربێکردن بێگومانژی هیناژی ئەو بەرخەدان و ئەو نەرینە بوونی داخستنا کۆنگرە پارتی دموکراتی کوردستان دار دکەوێ یا دواژی ئەو ینی کۆمیتێن ئالاوێ کۆڤیتێن دانووساندنە میکانیزمە دەینن سەر ماسێک و کاربن هەرم کۆنگرەکی پێشەڕۆژە پارتی دموکراتی کوردستان سووریایە لێ نایە واتای گەدەما کۆنگەر ناتێدانین معنات و نەخستەکە پارتی دموکراتی نا تشتێکی ڕەوایە لێ وەک مگۆ جار جارە کۆنگەر قوتێل تێدا خستن دەبێت بە ئەنجام لێ خۆی باش و کاربن هێویا گەلێ کورد و پاراستنە مافێ گەلێ کورد و بجهبینێ لە تاریخە هەموو پارتی و ڕێخستنادا گەلک جارە پارتی کۆنگرێوانات تێل دارخستن گەر شەرت و مەرجێن ذاتی و مەوضوعی نەئاری کارش بەربەیەکێکی نەمعنات و هاتیە پاشخستن معنات و قەرس و لەوازە پارتی بالعکس پارتی دموکراتی کوردستان کاری بوو خۆ بپارێزێ بێ وەک سەفینەکێ بەحرایە گەلک زەحمەتیە سووریایدا کاری بوو وەک پارتی دموکراتی کوردستان وەک تەجروبەکایەکی تیە لە تاریخا کوردستانە سووریایدا کاری بوو خۆ بپارێ تەبل و تەحەدیات و زەحمەتی و زۆردەستیە هاتنە پێشیاوێ باشە ینی لە گۆرە خەفتناتە هین حەتەنها هاتیە دەستنیشانکردن کاکەنگی هونێ کۆنگرە خۆڵ داڕخینن باشە ئەگەر هات و وا کۆنگرە خۆڵ داڕخست هونێ لە وەڵێت لە ڕۆژاوای کوردستان داڕخینن یان جهەکی دن پرسێن ڕێخستنێکە کە خۆ هەلبەت کۆمیتا ناوەندیدا ئەو بریارێن ئەساسی تێنەستاندن و بیر و بەهوەریەن داوی کۆنگرەکە جوینەکە گشتی لێ پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتاوێت تێخۆن بەێ ینی ئەگەر هەیە هەن
گوهارتن یعنی تغییرات تناوا ام بیشن هلوستا و ج دانوستاندرین کردی ج ائتلاف هفپیمانیان اجتماعی حزب شورای اپوزیسیون سوریه اون وکو ج انیا آشتی و آزادیه یعنی هلوستا و چاوا بگلو هر اون سر هلوستا خوی بری اونو بردوام بنیانا حتى انها وقت بارتي ديمقراطي كردستان وقت ديتنا انجمانا كردي بهفرة دمشي والحفاظ السروي دزگهن وان خبات وان دبلوماسيتا قودايا برچاوي خو بردوام يعني ووقت بريار وقت تصورة حمو هغالو دوست بارتي ديمقراطي كردستان او دزگهن سياسي دبلوماسينا هلبت بردوام حتى ذيك اللي جي سربلنده يعني بيقومان تاو كيماسيا رخنا بيقومانا بحياة السياسي بيقومان برخنو وبيقهتن وبيغازنينينا ليه حتى انها وقت بارتي ديمقراطي كردستان بوصلة خويا سياسي جهة راس دمشي اگر هاي يعني هن بارتي صازير خصنا دي هون تفلي بارتي اخو بكن بيقومان يعني ارمانجي بارتي ديمقراطي كردستان جبوني خباتا دوزا قال لي كردا جبوني قارب منرتيا بارتيا قال لي كرد بكي بشي هري مازنج ملتي كرد بيقومان هر کس خوازی هر پارتی که امروز خوازی پارتیا دموکراتی کردستان سوریا سیوانا حمو گله کردی سر بازا برزانی سر به خبات و جرسوزیا راس و کرداتی و پاراستنا دوزا کرد و مافی گله کرد گوکاری به خبات ویا سیاسی بده باشا بمشه باشا ویا نتوی کردواری کردستانی یاد دواشی دوار اجتماعی سوری دا گوکاری بن هر دو خطاب به هفرات مشینه و او یک استراتژی پارتی دموکراتی کردستان سوریا گو ام دولت سوریا شریک دوست و هواری خوی پیکاتی دین چهره بد گو ما فیگل کرد دستور سوریا دا بیجسوان بله گلک سپاس جبو موسی عبدالباسط حما اندام پولیتبیریا پارتی دموکرات کردستان سوریا گلک سپاس جبو بجدار بوناتا